دیمەنی تاوەرەکانی پەیوەندی و ئینتەرنێتە لە سەرشاخی زمناکۆ لە سنووری ناحیەی مەیدان کە بەهۆی هێرشە درۆنیەکانی 5.9 ئەم مانگە زیانیان بەرکەوتووە. ئەمڕۆ لە ڕێگەی 8 درۆنی خۆکوژیەوە تاوەرەکانی پەیوەندی و ئینتەرنێت بە ئامانجی لە کارخستنیان پێکران و مەترسی لەسەر ژیانی 3 پێشمەرگە دروست بوو. لەو کاتەدا ژمارەیەک پێشمەرگەیش لە شوێنەکە لە ئەرکدا بوون. ژمێر هەشتی بەیانیوە درۆن لێمانەدا 8 درۆن لێ یاوین ئەوەی بورجەکان کە توێ بینی هەمووی خاپور کردووە کۆڕک و ئاسیا و زین ئەمجاو ئێمەش لەسەر ئەو بەردوو لە بەردانە خۆمامە حەشارداوە بەڕاستی خۆکوژیە درۆنەکان هەمووی یعنی ئەو درۆنەیەکە ئیتر هەموو جیهان لێیە تکسێت ئەمجاو ئێمەش چاوەڕێی سەروی خۆمانی چۆڵی ناغێن تای ئازمان نەدەنێ هەر لەو شوێنانە خۆمانمان حەشارداوە لێیدا یەکەم و دووەم هیچ نەبوو بەڵامەکو سێهەم و چوارەم خاص منی کردبوو بەدی تارەی مراقەبەمان لەسەر بوو بێجگا درۆنەکەش. جگە لەو 8 درۆنە درۆنێکی دیکەش ئاراستەی چیاکە کرا بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام کە لە هێزە ئەمنیەکانەوە دەستی کەوتووە لە چیای گوڵان کەوتوۆتە خوارەوە و بە ئامانجەکەی نەگەیشتووە. درۆنەکان ئارامی دەربەندیخانیان شێواندووە و ترس و دڵەڕاوچەی لە ناو دانیشتوانی شارۆچکەکە دروست کردووە. من هەر ئەوە من ئەگەرت نوێژمە کرد کاتێککە زرمەکە هات کە زرمەکە هاوێتە دوایی تۆسکە وەسان دوای حەسان پێ براکم لەوەیە لە برجەکەیە ترسامتم نۆکو لە برجەکەی داکەتی بەس زرمەکە زۆر گەورە بوو بەس ئەر ئەوەنە ئاگام لێ بوو. سەرچاوەیەک لە یەکێک لە هێڵەکانی پەیوەندی بە پەیامی ڕاگەیاند داوامان لێکراوە شەبەکەی پەیوەندی ناوچەکە لاواز بکەین ئەگەر ناتەواوی بورجەکانی ئەو سنوورە بە ئامانج دەگیرێت. بەو هۆیەوە کۆمپانیاکە ناچار بووە خواستی بەرامبەر جێبەجێ بکات و لە ئێستادا هێڵەکانی پەیوەندی لە ناوچەی شەمێران زۆر لاواز بووە.